دەکوترێت یەک لەو بیرۆکانە کە ڕەنگە زۆرینەی هاوڵاتیانی ئەمریکا لەم ساڵە دوایانەدا لەسەری هاودەنگ بووبێتن پێویستی چاکسازی لە شێوازی کارکردنی کۆنگرسی ئەم وڵاتەیە. ساڵانێکی زۆرە پسپۆرانی سیاسەتی ناوخۆ لە ئەمریکا و تەنانەت هەندێک لە ئەندامانی کۆنگرس لە خولە جیاوازەکاندا تیش دەخەنە سەر ئەم بابەتە. کۆنگرس کارانیە و بە دروستی کار ناکات و لە ڕاستیدا شکستی هێناوە. پێم وایە گەورەترین بەڵگە بۆ دروستی ئەم بانگەشەیە ئەوەیە چەند ساڵ لەمەوە پێش حکوومەتی ئەمریکا لە کار کەوت. هیوادارم دووبارە نەبێتەوە. بەشێکی گرنگی ئەم کێشانە دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە کۆنگرس بە شێوازێکی کارەدا نەمەزراوە. پێشتر لە ساڵانی 1946 1970 و 1993 کومیتەگەلێکی هاوبەشی دوو حزبی لە کۆنگرا بۆ چاکسازی کەوتۆتە چالاکیەوە و هەندێکیش چاکسازی وەک یاسا و شێوازی بەڕێوەبردنی کۆنگرا دەرەنجامی بووە. ئێستاشەوە زیاتر لە ساڵێکە دوو ئەندامی دموکرات و کۆماری خوازی کۆنگرس لە وەلایەتی ئیلینۆی بڕیارنامەیەکیان بڵاو کردوێتەوە کومیتەیەکی دوو حزبیان پێکێناوە بۆ چاکسازی لە شێوازی کارکردنی کۆنگرەدا. بیرۆکەی سەرەکی ئەم کۆمیتەیە ئەوەیە کە بیرە جیاوازەکانی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران سینات و هەروەها هاوڵاتیان بۆ دەستەبەرکردنی باشترین ڕێگا بۆ کاراکردنی کۆنگرس کۆ بکاتەوە و ڕێگا خۆش بکات بۆ پێکێنانی کۆمیتەی یاسایی چاکسازی کۆنگرە. لێکۆڵینەوەیەکی ئەنستیتۆی کۆنگرە نیشانی دەدات کە کۆنگرەی خولی 1912 لە مێژووی مدرنی ئەمریکادا کەمترین بەرهەمیان هەبووە و هەروەها یەک لە 5 دەنگدەران لەسەر ئەو باوەڕن کە دەنگیان لە کۆنگرەدا نەبیستراوە. ڕاپرسێکی گشتی گاڵۆپیش نیشانی دەدات ڕێژەی ناڕزایەتی لە کۆنگرس ساڵی پار ڕوو لە هەڵکشان بووە و لە 78% لە مانگی سێدا گەیشتۆتە 84% لە مانگی 8 ساڵی پاردا. لەم دوو مانگەشدا تەنیا نێوان 13 تا 18% کۆمەڵگەی ئەمریکایی لە کۆنگرس و شێوازی کارکردنی ڕازی بوون. ئەندامی کۆماری خوازی کۆنگرا دێرین لەهود لەسەر ئەو باوەڕەیە کە درێژەی کێشەگەلێک وەک کێشەی پەسەندکردنی بوجەی ساڵانە کاریگەری نەرێنی زۆری لەسەر هاوڵاتیانی ئەمریکایی بووە. ئێمە ڕۆژانە ئەوە دەبیستین کاتێ دەچینەوە بۆ ناوچەکەی خۆمان و لێرە لە واشنگتنیش دەیبینین. داخران و گرفتێکی تەواو لە ڕاستیدا ئێمە نەمانتوانیوە لە 7 ساڵی ڕابردوودا بودجەی ساڵانەی ئەم وڵاتە لە کاتی خۆیدا پەسەند بکەین و بیدەینەوە حکومەت و لەوەش خراپتر 12 ساڵە نەمانتوانیوە بودجەی بەشە جیاوازەکانی حکومەت و دام و دەستگاکانی لە کاتی دیاریکراودا دابەش و دابین ئێمە کەوتوینەتە شوێن قەیرانەکان. کێشەی کارەنەبوونی کۆنگرس هەندێکی پەیوەندی هەیە بە دووجەم سەربوونی سیاست لە ئەمریکادا بەگشتی و بە کومیتەگەلی کۆنگرس چارەسەر ناکرێت. بەڵام هەندێک لەم کێشانە پەیوەندی هەیە بە شێوازی بەڕێوەبردنی کۆنگرە و تەنانەت پەیوەندیەکانی ئەنجومەنی نوێنەران و سنا لەنێو کۆنگرەدا. زۆرینەی هاوڵاتیان نازانن چەند پەیوەندیەکی کەم لە نێوان ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و سیناتدا هەیە. لە ڕاستیدا یەک لەو شتانەی ئەم کۆمیتەیە لێکۆڵینەوەی لەسەر دەکات دۆزینەوەی ڕێگەگەلێکی کاری هاوبەشی زیاتری نێوان ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و سەنەتۆرەکانە. بەڵام کومیتەی دوو حزبی پێکهاتوو بۆ چاکسازی لە شێوازی کاری کۆنگرسدا تا ئێستا تەنیا لەلایەن 50 ئەندامی کۆنگرەوە پشتگیری لێ دەکرێت. بە پێی ژمارەی ئەندامانی نوێنەران بۆ ئەوەی پێشنیاری یاسایی ئەم کۆمیتە بخێتە بەردەنگی نوێنەران و بێتە یاسا دەبێت لانیکەم 180 ئەندامی تری کۆنگرە پشتگیری لەم کۆمیتە بکەن. ئایا چاوەڕوان دەکرێت ئەم ڕێژەیە پشتگیری لەم کۆمیتە بکەن؟ ئێمە زۆر بەوە شانازی دەکەین کە 50 ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە هەردوو حزبی دموکرات و کۆماریەکان تا ئێستا پشتگیری پێشنیارە یاساییەکەمان دەکەن. ئێمە بەردەوام دەبین بۆ دۆزینەوەی باشترین ڕێگا بۆ چاکسازی لە کۆنگرەدا بۆ کاراکردنەوەی. ئەگەر چاو لە پاشە ڕۆژ بکەین دەبینین کە ئەو کۆمیتانەی لە کۆنگرێس بە هاوبەشی لە نێوان هەردوو حیزبەکە دروست دەبن چەند سەرکەوتوو بوون. هەر بۆیەش دڵمان بەوە خۆشە کە دەتوانین دەستکەوتی باشمان هەبێت. لە کاتێکدا زۆرینەی کۆنگرسی ئەمریکا کۆماری خوازە و هەوڵ دەدەن هەندێک لە گۆڕانکاری یاسایە گەورەکان لە وڵاتەدا لە هاوکاری لەگەڵ سەرۆکی کۆماری خواز داناڵد ترامپ پێکبێنن چەند بەڕێوەبەرانی ئەم کومیتە چاکسازیە بە یارمەتیگرتن لە ڕێکخراوە حکوومەتیەکانی دەرەوەی کۆنگرە دڵخۆشن. ئێمە بەگشتی لەگەڵ ئیدارەی ترامپ و یان پێش ئەویش لەم بارەیە وتوێژمان نەکردبووە و بەم ئاراستەیە شکار ناکەین. ئەم چاکسازیە پەیوەندی بە کۆنگرسەوە هەیە و زۆر گرنگە تشک بخەینە سەر کۆنگرس و هەر لە نێو کۆنگرسدا پشتیوانی بەدەستبێنێت.
لۆبیەکان کاریگەری زۆریان لەسەر ڕاکێشانی سرنجی ئەندامانی کۆنگرس بۆ پەسەندکردنی پێشنیار یاسایەکان هەیە لە کاتێکدا پێشنیاری یاسایی بۆ چاکسازی کۆنگرس بەهۆی ئەوەی بە بەرژەوەندی لایەنەکانی دەروی کۆنگرسەوە پەیوەندی ڕاستەوخۆی نییە و لۆبیەکان لەمبارەوە چالاک نین وەرگرتنی پشتگیری جددی لەلایەن کۆمەڵگەی ئەمریکایەوە دەتوانێت ببێتە هۆی دروستبوونی گوشار لەسەر ئەندامانی ئەنجومەی نوێنەران و لایەنگری لەم پێشنیارە. Well, we're going to have to keep working to build up the numbers, but I think ئێمە پێویستە بەردەوام بین لە هەوڵدانمان بۆ وەرگرتنی پشتگیری زیاتر بۆ پێشنیازەکەمان و لە ڕێگەی قسەکردن لەگەڵ هاوڵاتیان سەبارەت بەم بابەتە و گرنگەکەی هاوڵاتیانیش دەبێت بچنە لای نوێنەرانیان لە ئەنجومەنی نوێنەران و داوایان لێ بکەن پشتگیری لەم پێشنیازە بکەن و پەیوەستی کۆمیتەی چاکسازی بن. ئەم دوو ئەندامی ئەنجومەی نوێنەران زۆر بە هەموویدەوە بەردەوامن لەو بەرەو پێشبردننی پێشنیاری یاسایەکەیان هەرچەند سەرخاڵی کۆنگرس بەو پێشنیاری یاساییانەی سەرۆکی ئەنجومەی نوێنەران لە هاوکاری لەگەڵ ئیدارەی ترامپ بە شوێنی کەوتون وانیشان دەدات ناتوانین بەم زوانانە چاوەڕوانی بە یاسابوونی پێشنیاری چاکسازی کۆنگرس بین. شاد عەلەوی، دەنگی ئەمریکا.